لە پاژمەرگم تفای دێبێ سەر قەبرم لە بۆ شیوەن هەتا ماوە نەفەس بفەرما چۆنە بێ حاڵم بفەرما چۆنە بێ ماڵم. هونەرمەند مشکۆ بە وەستای قۆریات و مەقاماتی هەولێر ناسراوە و یەکێک لە مەقامە دیارەکانی ئەو هونەرمەندە لە پاژمەرگمە کە هەتا ئەمڕۆژ لێ درێتەوە. لە پاشمەرگم لە پاشمەرگم لە پاشمەرگم. ئایا ئازانن چیرۆکی دوایەم مەقامە چییە؟ چیرۆکەکە بۆ ساڵی 1939 گەڕێتەوە کاتێک هونەرمەند مشکۆ لەو ساڵە لە هەولێر ژیانی هاوسەرگیری پێکەێنێت. ساڵێک دوای ئەمە خوا مناڵێکی کچیان پێبەخشێت. 2 ساڵ دوای لەدایکبوونی کچەکەی هونەرمەند مشکۆ دوای ماوەیەک لە دوودڵی لە کۆتاییدا هاوسەر و کچەکەی جێدەهێڵێت و بڕیار دەدا بچێتە بەغدا. مشکۆ لە بەغدا ڕۆژانە هەم بژێوی ژیانی پەیداکات و هەم دەیەوێ هونەرەکەی بەرەو پێش ببات. لە ماوەی ژیانکردنی مشکۆ لە بەغدا هاوسەرەکەی لە هەولێر تووشی گرانەتایەکی تون دەبێت. دوای ماوەیەکی کەم هەر بەم نەخۆشیە گیان لەدەست دەدات. هەواڵەکە درەنگ بە مشکۆ دەگات. هەر لەگەڵ زانینی ڕووداوەکە مشکۆ لە بەغداوە ڕاستە و خۆ گەڕێتەوە هەولێر و بە هیوای ئەوەی کە ئومێدێک هەبێت و هاوسەرەکەی زیندوو بێت. بەڵام جگەلەوەی کە هاوسەرەکەی گیانی لەدەستداوە دەبینێت تەنانەت مەراسیمی ناشتنی هاوسەرەکەشی تەواو بووە و نێژراوە. لەو ساتە هونەرمەند مشکۆ هەستێکی سیر تێکەڵ بە خەم و ماتەمینەکەی دەبێت و لەسەر گۆڕی هاوسەرەکەی بە گریانەوە شعرەکەی ئەختەری شاعیری دێتەوە خەیاڵ و بە کەمێک دەستکاریەوە لە ڕێگای مەقامێکەوە دەیەوێت پەشیمانی خۆی دەرببڕێ. لە کۆتاییدا مشکۆ بە دەنگێکی خەمناکەوە لەسەر گۆڕی هاوسەرەکەی بە مەقامێکەواڵێت دەخیلت بم ئەگەر عەفوم نەکەیت گەلێ دڵ بە ئازارم سرم ببڕە گۆشە گۆش لەسەرم ڕێیە بمێژە. دەخیلت بم ئەگەر عەفوم نەکەی گەلە دڵ بازارم گەلە دڵ بازارم.